بەپێی بەدواداچوونێکی پەیام تێژڕەوی بێئاگایی و سەرخاڵی لە کاتی شۆفێریدا و گۆڕینی ئاڕاستە و خواردنەوەی مەی و خراپی ڕێگاکانی هاتوچۆ و تێپەڕاندنی هەڵە و مەترسیدار لە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆن. لە ساڵی 2024دا 1012 ڕووداوی هاتوچۆ لە سلێمانی ڕوویانداوە و بەو هۆیەوە 155 کەس گیانیان لەدەستداوە و 3689 کەسی دیکەش بریندار بوون. عەقید بەختیار محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتوچۆی سلێمانی ڕایگەیاند ڕووداوی هاتوچۆ بووەتە مۆتەکەی هاوڵاتیان و ڕۆژانە دروێنەی ژیانی شۆفێران و سەرنشینان دەکات. بەپێی ئامار و لێکۆڵینەوەکانی هاتوچۆی سلێمانی لە 4 ساڵی ڕابردوودا زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ ماتۆڕەکان لە پاشان پیکاب نیسان و ئۆتۆمبیلی کرێ و توێتە کراونەکان بوون. هاتوچۆی سلێمانی ڕەتی دەکاتەوە هۆکاری ڕووداوەکان بۆ خودی ئۆتۆمبیلەکان بگەڕێتەوە و بەڵکو هۆکارەکەی بۆ خراپ بەکارهێنانی ئۆتۆمبیلەکان دەگەڕێتەوە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵانە لە جیهاندا 1,250,000 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیان لەدەست دەدەن و 50 ملیۆنی دیکەش بە شێوەی کاتی یاخود هەمیشەیی کەم ئەندام دەبن. هەر لە راپۆرتی ئەو ڕێکخراوەدا ئاماژە بۆ ئەوە کراوە لە 30 بۆ هەر 35 شرکەیەک کەسێک لە جیهاندا بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدات. لە وڵاتانی جیهان بە بەرنامە کار بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت، بەڵام لە هەرێمی کوردستان تەنیا بیر لە دانانی کامێرای تۆمارکردنی سەرپێچی دەکرێتەوە و کەمترین هەوڵ بۆ چاککردنی ڕێگەوبانەکان دەدرێت. هەر ئەم هۆکارەشە وای کردووە شۆفێران و هاوڵاتیان پێیان وابێت جێگیرکردنی کامێراکان بۆ سەلامەتی ئەوان نییە، بەڵکو بۆ کێشانەوەی پارە و چنگ خستنی سەرچاوەیەکی دیکەی داهاتە بۆ کۆمپانیەکانی نزیک لە حیزبە باڵادەستەکان.